بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنەکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و کار و چالاکیەکانی ڕابردوو و داهاتووی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری دکتۆر ڕێکەوت ڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. جەنابی وەزیر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە کۆمەڵە قەیران تێپەڕی. پێم وایە بارگرانێکی زۆری لەسەر تەواوی وەزارەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد بوو، لەوانەش کەرتی تەندروستی. بەڵام زۆر جار هاوڵاتی دەڵێ یعنی ئەمە گرفتێکە، گرفتی منیش ئەوەیە کە دەبێ بچمە هەر نەخۆشخانەیەک خزمەتگوزاری پێویست هەبێ. بەڕێستان وەک وەزیری تەندروستی لە ئاستی خزمەتگوزاریەکان ڕازین کە ئێستا هەیە لە نەخۆشخانەکان؟ پێشەکی زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵی کوردستان 24. لێرەوە من ڕێزم هەیە بۆ بینەران و بیستەرانی ئەم کەناڵە و گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دیارە هەروخو خۆتان ئاماژەتان پێدا هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی دارایی و شەڕی تیرۆر و هاتنی لێشاوێکی زۆری ئاوارە بۆ هەرێمی کوردستان هات کە لەمانە هەمووی کەرتی تەندروستی پشکی شێری هەبووە کە من پێم وایە دوای وەزارەتی پێشمەرگە دوای پێشمەرگە قارەمانەکان ئێمە ڕۆڵی سەرەکیمان هەبووە، چ لە بەرەکانی جەنگ وەکو پزیشک و کارمەندەکانمان وەکو پێشمەرگە ئاسا، چ لە نەخۆشخانەکان، چ لە بنکە تەندروستیەکان، چ لە کەمپی چارەسەرکردنی ئاوارەکان کە من لەگەڵ ڕێزمدا بەڵێ زۆر لە وەزارەتی تەندروستی عێراق هەماهنگ بوون لەگەڵمانە، بەڵێ ڕێکخراوەکانی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوی WHO و بەڵێ ڕێکخراوە نێودەوڵەتەکان، بەڵام پشکی شێر و کە گرانیەکە هەمووی لەسەر پزیشکان و کارمەندانی تەندروستی کە من لێرە و سپاس و سڵاوم هەیە بۆیان، سەرڕای قەیرانەکانی دارایی، سەرڕای کەمی دەرمان، سەرڕای کەمی موچە، سەرڕای ئەوانە ئێمە توانیومانە خزمەتگوزاری تەندروستی لە ئاستێکە ڕابگرین کە نە نەخۆشیە گوازراوەکان بڵاو بێتەوە، کە نە شوێنە فریاکەوتنەکان بۆستێ، تەنانەت شوێنە ساردەکانیش نەوەستاوە و بە شایەتی ڕێکخراوە تەندروستە جیهانیەکان ئێستاش داتاکانی ڕێژەی مردنی منداڵ و ڕێژەی دایکی دووگیان و معدەلی تەمەن لە کوردستانە لە زۆر شوێنەکان لە هەموو عێراق و لە زۆر وڵاتانی ناوچەکە باشترە. ئەمە سەرڕای ئەوەی کە قەیرانی داراییە و کۆمەڵێک قەیرانی تریش لە هەرێمی کوردستان بەرەوشی گرتوین. کەواتە ئێوە لە خزمەتگوزاریەکان ڕازین؟ بەڵێ من لە خزمەتگوزاریەکان ڕازیم، بەرجی ئەوە نییە کە من تموحی منە، بەڵام ئەگەر من بێم خۆم مقارنە بکەم بە سێکتەرەکانی تر، خۆم مقارنە بکەم بەم بارودۆخە، بەڵێ بەردەوامیدانی خزمەتگوزاری تەندروستی بۆ هاوڵاتیانی هەرێم و ملیۆنێک و 800,000 ئاوارە بە ئیمکانیەتی کەمتر، بە موچەی کەمتر، بە پارەی کەمتر لەم دۆخەدا من بەسەرکەوتنی باشە. بەڵام دکتۆر هەرچەندە ینی چەندین جار لە سەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ڕاگەیندراوە کە ئەولەویەت لە دوای پێشمەرگە بۆ کەرتی تەندروستیە لە حکوومەتی هەرێمی کوردستان، وێڕای ئەوەی کە حکوومەتی هەرێم بودجێک تەرخان دەکات بۆ کەرتی تەندروستی، ینی وەک باسی لێوە دەکرێت حکوومەتی عێراقیش هاوکارە، تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتیش هاوکارن بۆ یارمەتیدانی کەرتی تەندروستی، بەڵام هاوڵاتی ئەو کاتەی کە سەردانی نەخۆشخانەکان دەکا بە شێوەیەک لە شێوەکان ئەو خزمەتگوزاریانە نابینێت. با من شتێکت پێ بڵێم، ئێمە لە ساڵی 2012 و 2013 تا ساڵی 2014 ئێمە ئێستا بە ئێستاشەوە حکوومەتی عێراقی لە 145 پشکی خۆمانمان بۆ ئەنێرێ. تۆ ئەگەر بیت یاسای بودجەی فیدراڵی عێراق دراست کەیت لە پاراسیتۆڵێکەوە هەتا جیازێکی MRI ئەبێ عێراق بۆمان بنێرێ، بەڵام عێراق لە 145 پێداویستی خۆمانمان بۆ دەنێرێ. ئێمە لە 2012 و 2013 و 2011 و 2010 تا خوارەوە هیچ کێشەمان نەبووە، چونکە کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی، کڕینی ئەجیزەی طبی مەفتوح بووە، چیمان ویست بێ کڕیومانە. بەڵام لە دوای 2014ەوە حدودمان بۆ دانراوە، لمیتمان بۆ دانراوە. بۆ نمونە بە هەموو هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی ماڵانە بۆ هەیە بەشی 6 ملیار دینار دەرمان بکڕێ، کە ئەمە لە ساڵێکە ئەکاتە 72 ملیار دینار.
ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە قەرزێکی زۆری کۆمپانیەکانی قەرزارێکی زۆری کۆمپانیەکانی دەرمان بین و زۆر لە کۆمپانیەکانی دەرمان هەندێک جار دەرمانمان پێ نافرۆشن و من لێرە سوپاسی زۆر بەشیانەکەم سوپاسی هەردوو ئەو کارگەی ناوخۆکەم سوپاسی زۆربەی کۆمپانیەکانی دەرمانی ژەکەم کە وەستاون لەسەر ئێمە بۆ ئەو قەرزە مەسەن قەرز ئێمە نزیکەی 100 ملیار دینارە. کەواتە تاوەکو ئێستا پێداویستی دەرمانەکان لە نەخۆشخانەکان زیاتر بە قەرز بووە حکوومەت قەرزی کردو هەندێکیمان داوە و سکرجۆڵێکمان داناوە لەگەڵ وەزاری دارایی تەمان وەزاری داراییش ئینسان بەڕاستی بڵێ و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش هیچ کەم تەرخەمیشیان لەگەڵ ئێمە نەکردووە ینی ئەوەی ئیمکانێتیان هەبوو ئەوەی قووەتیان هەبوو بۆیان کردوین بەڵام وەکو خۆت ئاماژت پێدا حکوومەتی هەرێم قەیرانێک بەرەوشی گرتووە لە مانگ 2014 حکوومەتی عێراقی بودجەی حکوومەتی هەرێمی بڕیوە نرخی نەوت دابەزیوە شەڕێکی تیرۆر بە درێژایی 1050 کیلومتر بەرەوشی گرتوین ملیۆنێک و 800,000 ئاوارە هاتووە بۆیە ئێمە بەڵێ ئەڵێن مثلەن دەرمان و پێداویستی پزیشکی کەم بۆتەوە بەڵام هەموو دەرمان و پێداویستی پزیشکان ئەوەی کە پێویستە بۆ پاراستنی ژیانی خەڵک ئەوەی پێویستە بۆ ئیمێرجنسیەکان هەمووی هەیە لە خەستەخانەکانە زۆر جار دەرمانێک ئەبڕێیا دەرمانێکم بێتەوە بەڵام بە هەمانجی لەگەڵ وەزارەت و بەڕێوەبەرە گشتەکان ئێمە دەرمانەکان دابین ئەەکەین و یعنی ئەو دەرمانانەی زۆر جار هەنێک دەرمانی بە تایبەتی هی نەخۆشی درێژخایەنەکان و هی نەخۆشی شێرپەنجە ئەوانە کەم دەبێتەوە ئەویش وردە هەوڵمانداوە چارەسەری بکەین بەڵام کێشەکە ئەوەدە کە ئێمە هەم ملیۆنێک و 800,000 ئاوارەیە و هەمیش بودجەکەمان وەکو جاران نەماوە باشە زۆر جار دەگوترێ خزمەت گوزاریەکان بۆ ئاوارەکان لەسەر حیسابی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان ئەمە ڕاستە؟ ئەزانین چۆنە بە حەقیقەت بڵێن ینی ئەی خۆ تۆ مەسەرەن تۆ ملیۆنێک و 800,000 ئاوارەت هەیە ئەم ملیۆن و 800,000 ئاوارە لەوانەیە لە 120 لە کەمپا بێ ئەوی تری هەمووی لە ناو شارەکانایە بنکە تەندروستیەکان بەکارێنێ نەخۆشخانەکان بەکارێنێ حتا ئەوانەی لە کەمپەکانیشە ئێمە ئیزعافمان داناوە ئەگەر حاڵەتێ بێچکا خۆ لە ناو کەمپەکانە بەس بنکەی تەندروستیتیایە ئەوەی کە خزمەتی بڵێن کە پێوترێت سێکندەری و تێرشەری ینی خزمەتی دووەمی و سێمی ئەوێ ئەبێ حالی سنتەرەکان بکرێت ئەرەوەڵا ئێمە ئێستا لە سنتەری دڵەکان لە سنتەری هەرس و جگەرەکان لە نەخۆشخانە تەواریەکان لە نەخۆشخانەکانی تر ئەتوانم بڵێم زۆربەی زۆری خزمەت گوزاری تەندروستەکان بۆ ئاوارەیە بە تایبەتی دوای پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بەڕاستی دوای پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ سەی 99 خزمەت گوزاری تەندروستی مووسڵ لەسەر شانی کوردستان و بە تایبەتی لەسەر شانی نەخۆشخانەکانی هەولێرە بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ بچیتە تەواری وست ینی ڕۆژ ئاوا یا بچیتە نەخۆشخانەی ئیمێرجنسی سەی یەکی نەخۆشخانەکانی نەخۆشی خۆمانن هەمووی ئەوانن لە برینداری مەدەنیان سڤیلیان لە برینداری سوپای عێراقیان لە زۆربەی بریندارەکان دێنە ئەوێ و ئێمەش کە بەڕێز وەزیری تەندروستی بەغداهات ئەو واقعەمان پیشاندن بەڵێ منیش هاوڕام لەگەڵ تۆ بەڵێ ئاوارەکان بەڵام دواتر هاوکاری نەنارد بۆ هەرێمی کوردستان ئەزانین چۆنە ئەو ئێمە هەماهەنگیمان هەیە هاوکە ئەوانیش خۆیان هەندێک کێشیان هەیە مەسەن ئەوانیش کێشەی پارەیان هەیە ئەڵێن پارەمان بۆ هین نەکراوە کێشەی کڕینی دەرمانیشیان هەیە بەڵام ئەو بە ئێمە وتی من ئەوەی پێم بکرێ بۆتانەکەم ئەوەی حیسەی تەعزیزی پێ ئەڵێن ئەوان ئێمە بڕیارمان داوە کە بەشێک لە هەر ئەمە 2 ساڵ لەمەوە پێش بڕیارمان داوە حیسەی بەشێک لە حیسەی مووسڵ بەشێک لە حیسەی ڕەمادی بەشێک لە حیسەی دیالە بەشێک لە حیسەی ئەو وڵە ئەو شارانەی کە ئاوارەیە بێنە کوردستان بۆ نمونەی سا تۆ ئەگەر بچیتە شەقڵاوە ئاواری زۆرترە لە هاوڵاتیانی ڕەسەنی شوێنەکە بۆیە ئێمە ئەو واقعەمان هەمووی پیشاندا بەڵام ناڵێم نەی نردووە بەڵام هێشتا بە پێی پێویست باشە پێت وایە سیاسی نەناردنەکەیە ئەوە بایسان حقیقت بڵێ ئێمە من باسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەوانە ناکەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەغدا بەڵام لەسەر مستەوای وەزارەتی تەندروستی هەرێم و وەزارەتی تەندروستی عێراق ئێمە هەماهەنگێکی تاومان کەواتە عێراق ئەوەن دەتوانایە هەیە باشە تۆ باست لە قەرز کرد ئامارێک هەیە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان چەند پارەی قەرز کردووە بۆ ئەوەی کەمی دەرمان ئێمە قەرزمان هەرێمی کوردستان پارەی قەرز نەکردووە ئێمە دەرمانمان کڕیوە دەرمانمان کڕیوە دەرمانەکە ئێستا لە پرۆسایە مەسەرەن وردە قەرزەکەیان ئەدەنەوە بەڵام قەرزەکە پێی ئەچێت مەسەرەن ئێمە ئێستا ئەوەی وەکو باسم کرد نزیکەی 100 ملیار قەرزاری مەسەرەن بۆ هی کۆمپانیەکانی دەرمان 100 ملیار دینار بەڵێ ئەمەش چییە مەسەرەن ئەمە هینەکەی چییە یەکەم وای کردووە هەرچەندە هەتا ئێستا کۆمپانیەکان ینی کۆمپانیەکانیش و هەردوو کارگەی پایۆنیر و ئاومێدیکاش زۆربەی زۆریان ینی هینیشی نیشتیمانیان هەیە کە ئاڵێن ئێمە کێشەمان نییە بەڵام یەکەم وای کردووە کە هەنێک دەرمان هەنێک کۆمپانیا بڵێن ئەڵێ من دەزمایان بەدەستەوە نەماوە ناتوانم دەرمانتان بەمێ دووەم هەنێک شت نرخەکەی گرانتر ئەبێت لەسەرمان ئەمە کێشەمان بۆ دروزەکە مەسەن تۆ
مەسەرەن دەرمانێک ئەگەر بە کاش بیکڕی پێت ئەڵێ هەر بە ئاشکرا پێ دەڵێ ئەڵێ ئەگەر تۆ پارەکەم بدەیت من بە ئەوەندە ئەدەمێ بەڵام ئەگەر پارەکەم بە قیز بدەیت و دوای 2 ساڵ مەسەڵێ بە 2 ئەوەنگە سعرەکە دێت ئەمە زۆر جار لە چاودێری دارایی و زۆر جار لە شوێنەکان کێشە بۆ ئێمە دروست دەکەن. زۆر باشە دکتۆر ئەمە لایەنی مادی بوو کە باست لێوە کرد بەڵام لە هەمان کاتدا ینی گلەی هاوڵاتیان تەنیا لەسەر مەسلەی دەرمان و کوالیتی دەرمانیە لە نەخۆشخانەکان زۆر جار هاوڵاتی بازدەوە دەکات کە ئەو کاتەی سەردانی نەخۆشخانە دەکات دکتۆر ینی دکتۆری پێویست نابینێ. خۆی با من شتێکت پێ بڵێم من پێم وانە هاوڵاتیان دکتۆری پێویست نەبێت ئێمە لە نەخۆشخانە تەواریەکان ئیستا لە سەرتاسەری هەرێمە جۆرە نەوعێکی ڕاوێشکاریمان دروست کردووە ینی ساگەر تۆ بچیتە تەواری ڕۆژهەڵات لە هەولێر بچیتە تەواری سلێمانی بچیتە تەواری دهۆک پزیشکی مقیمی لێە بڵین پزیشکی خولاوی لێ پزیشکی مقیم ئەقدەمی لێ و هەروەها زۆر جار ئیخسائیەکە لەوێ دانیشتۆ پسپۆرەکە کە ئەمە لە دنیادا نییە زۆر جار ئێمە وامان کردو بۆی کێشە دروست نەبێت پسپۆرەکە دانیشتۆ لەسەر کورسێک و نەخۆشە بینێ کە لە زۆربەی زۆری دنیادا پسپۆر ئۆن کۆڵە. ئەمە یەکەم دووهەم مەسلەی ئیستیشاری بەیانیان هەموو استیشارێک ئیستا من و تۆ بە حەزەکەی سبەی بەیانی سەعان نۆ من و تۆ و تیمێکی ئەم کەناڵە بە ڕێزە ئەچینە خەستەخانەی ڕزگاری یا ئەچینە خەستەخانەکانی سلێمانی یا دۆک هەموو هەناوی شکاوی جراحە إلى آخری هەموو ئەو فەرعانە دانیشتون بەڵام زۆر جار مەسەن هاوڵاتی ئەڵێ دکتۆرەکە لە خەستەخانە نەوعێکە و لە عیادە نەوعێکە ئەمە من لە پێم وایە ئەمە ڕاستە پێ دوایە ئەو ئەوانەی گلەیی دەکەن کە دکتۆر لە نەخۆشخانەکان نابیندرێ دکتۆر لە ئەو نەشتەرگەریانە ئەکە بەڵام زۆر مەسەنی سا من شتێکت پێ بڵێم ساڵانە ئێمە دەیەها هەزار نەشتەرگەریەکەی ئەو خدمەتەی کە لە کەرتی گشتی تەقدیمەکرێ سەیی بیستی لە کەرتی تایبەت تەقدیمەکرێ ئەوە کێیکە بەڵام زەین چۆنە مەسەلەن ئێمە ناڵێم ئێمە ئەبێ مەسەلەی سیستمی تەندروستی ئێمە ئەگەر بتوانین موچەی پزیشک بە شێوەیەک لێ بکەین کەوا بکەین خیاری بینە دەست بڵێن کاکە تۆ کەرتی گشتیت ئەوێ یا کەرتی تایبەت بتوانین کە موچەکە بەو شێوەیە بێ پێم وایە ئەو کێشانە نامێت مەسەن دکتۆر باشە ینی هەموو کەسێک دەزانی مەسلەی نەبوونی موچە بوونی قەیرانەکان وای کردووە بە شێوک لە شێوەکان لە زۆربەی دام و دەستگاکان فەرمانبەری دەوڵەت ئیلتیزام بەدەوام نەکە ینی ئەمە ڕنگدانەوەی نەبووە لەسەر کەرتی تەندروستیش ڕنگدانەوەی بووە لە سەرکەتی تەندروستی بەڵام ئێمە دووسێک بەرنامەجمان داناوە یەکەم ئێمە داوامی ئۆن کۆڵمان هەیە تەناوبمان هەیە ینی وامان کردو بە تایبەتی لە شوێنە حساسەکانە شوێنە فریاکەوتنەکانە کە ئەمانە نابێت شوێن چۆڵ بێ و من زۆربەی هەرە زۆری کارمەندانی تەندروستی و پزیشکان پابندی ئەو لێ پرسراوێتە نیشتیمانیە بوون بەڵێ موچەکانیەکەم کراوەتەوە کە من ینی خۆم وەکو وەزیری تەندروستی حەزمە کرد کە موچەی ئێمەش وەکو براکانمان لە هێزی پێشمەرگە و لە هێزەکانی بڵین ناوخۆ موچەی ئێمەژیانی بەو شێوەیە کەم نەکرێت چکە ئێمەش بەڕاستی کەرتێکی زۆر حساسی وەکو ئاماژەشم پێدا لەم قەیرانە و لەم شەڕەدا دوای وەزارەتی پێ دوایە بڕیارێکی هەڵا بوو لە حکوومەت بڕیارێکی ناچاری بوو من ناتوانم بڵێم بڕیارێکی بوو بەڵام ئینشاءالله بە چاکبوونی وەزع و بە چاکبوونی دۆخی دارایی ئەتوانین ئێمە ئەوە بکەین کە بتوانین هەندێک لە شوێنە حساسەکان ئەگەر وەزعی دارایی بەم شێوەیە باش ببێت و نرخینەوە دوابێ هەندێک شوێن موچەکان باشکەین شێلەوانە ئەبێ کەرتی تەندروستی بێ باشە ینی ئێستاژ غیابات هەیە لە وەزارەتەکان لە نەخۆشخانەکان نەگەشتی پێ بڵێم 31 ڕۆژ بڕوا بەسەریا من ئەمری فەسلیان بۆ دەرەکەم ینی ئەوە نییە بڵێ وڵا غیابات نییە ئەوەی کە قانونیان من نازانم ئەگەر مدیر مەسەن تۆ ئێمە 50 ئەوەنە 1000 منتەسیبمان هەیە ئەوەنە پزیشک و کارمەندمان هەیە ئەوەندە خەستەخانە و 900 و ئەوەندە دامەزراوی تەندروستیمان هەیە من پێ ناڵم لە دامەزراوەیەک چۆنە لە دامەزراوەک چۆنە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەوەیە کە ئێمە ئیجراعات هەیە لە بنکەکان لە خەستەخانەکان لە شوێنەکان بەڵام بڵێم وڵا هەموو 50,000 کەسەکە وەکو یەک سەیرەکرێ ئەوە لەوانەیە بڵێم ئەوە نییە بەڵام من پێم وایە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو بەڕێوەبەرایەتە گشتەکان وەکو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەکو حکوومەت توانیمانە ئیدارەیەکی باشی کەرتی تەندروستی بدەین لەم قەیرانەدا زۆر باشە دکتۆر ینی زۆر جار حالەتی وا دەبیندرێ ئەو کاتێک کە هاوڵاتێک سەردانی نەخۆشخانە حکوومیەکان دەکات گشتەکان دەکات لەوێوە دکتۆرەکان داوا لە نەخۆشەکان دەکەن سەردانی نۆرینگە تایبەتیەکانی خۆیان بکەن و نەشتەرگەریش لە نەخۆشخانە تایبەتیەکان بکەن
ئەمە چۆن توانی وتانە کۆنتترۆلی ئێمە چی دەکەن بۆ کۆنتترۆل دەزانین چۆنە ئەوە من هەکوو پێم وتی ئێمە 50,000 متەسیبمان هەیە هەمووی وەکو یەک نییە پەنجەکانی دەست وەکو یەک نییە ئێمە هەر کاوڵاتێک هەم نووسنگەکەی من هەم نووسنگەکەی مدیر عامەکان کراوەیە بۆ ئەو شتانە ئێمە لەگەڵ ئەوانین و ئێمە بە دیاردێکی خراپی ئەزانین و هەر لە هەر شوێنێک ئەو دیاردێ بینین ئیجرعاتەکەین بەڵام ئێمە حلمان کردووە ئێمە وامان کردووە کە هاوڵاتی ئۆپشنی لە بەردەما بێ مەسەن ئۆپشنێکی هەیە کە بەیانیانە لە کاتی داوامە ئە بۆ خەڵکانی کە هەژارن ئۆپشنێکی تر هەیە کە ئێوارانە کە نرخەکەی کەمترە لە خەستەخانەی ئەهلی ئۆپشنێکی تریش هەیە کە خەستەخانەی ئەهلیە من پێم وایە ئەگەر نەخۆشێک نەتوانێت بچێتە خەستخانەی ئەهلی لەوانەیە زۆربەی خەڵک کە دەخلی متەوەستە دەخلی مامناوەندە بتوانێت ئێواران بەو سیعرەبی کاکە کەمترە لە ئەهلی ئەگەر نەشتوانێت ئەوە ئەتوانێت سرە بگرێت لە بەیانیان و کامەران عملیاتی ئێمێرجنسی و تەواری سەرەی نییە یعنی یەکسەر مەسەن ئێستا تۆ حاڵەتێک بێ مەسەن عملیاتێک بێ کە بەپەلە بێ و دکتۆرەکە هی مناڵبوون بێ هی ڕیخۆڵە کوێرە بێ هی مەسەن حاڵەتێکی حاد بێ دەست بەجێ لە شەوەکان بۆ یەکرد ئێستا من حەزمە کرد ئێوە مەسەن کامیرەیەکتان لە یەکێ لە تەوارەکانە وایە بزانن شەوانە چەند عملیات دەکرێت جاری وایە شەو تا بەیانی دەتەوێت بڵێ خزمەت گوزاریەکان 24 کاتژمێریە بەڵێ خزمەت بێگومان وایە خزمەت گوزارەکان 24 کاتژمێری نەبێ شتێکت پێ بڵێم ئێمە لەم قەیرانەدا سیستمێکمان هێناوە پێی دەوتێت سیستمی PCI سیستمی PCI چییە؟ جاران کە یەکێک تووشی چەڵدەی دڵ دەبوو مەسەرەن سەریان بۆ دانا ئەیانوت کاکە تۆ بڕۆ 2 مانگی تر وەرەوە 3 مانگی تر وەرەوە بۆری دڵت بۆ بەردەین ئێستا ئێمە لە نەخۆشخانەکانی هەولێر لە نەخۆشخانەکانی سلێمانی لە نەخۆشخانەکانی دۆک کە نەخۆشەکە داغڵ بوو ئەڵێن کاکەجان 3 ساعتی تر ئێمە بۆریەکەت بۆ بەردەدەین ئەو کاتە نەخۆشەکە ماسوولکەکەی دڵی نامرێ یعنی من پێم وایە مەسەلەن ئێمە نەکتوانیمانە خزمەت گوزاری تەندروستی لە حدێکا ڕابگرین هەنێشتمان پەرە پێداوە مەسەلەن ئێمە لە ساڵی 2016 چاندنی مۆخمان کردووە بۆن مارۆ ترانسپلانتیشنمان کردووە ئێمە لە ساڵی مەسەلەن 2016 چەندەها هزار عملیاتی نەشتەرگەری دڵی مەفتوح و قەستەرە و باڵۆن و چاندنی گورچیلە و ئەوانەمان کردو باشەکەوا ئەی بۆ ینی خەڵکێکی زۆر ڕوو لە دەرەوە دەکات دکتۆر ئەزین چۆنە کامران من سوالێکە لێ بکەم وەرە من و تۆ ئەچینە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بزانانی ئەوانەی نەخۆشی وڵاتانی خەلیجی لێیە ئەوە نەخۆشی کوردستانی لێیە بزانە ئەوانەی ئەچینە هەند لە ئەمریکاوە کابرا هاتۆ بۆ هەند شتێک هەیە ناوی سیاحەی سەحیە هێڵست وەرست تۆ ناتوانانی خەڵک مەنعکەی لەوەی کە بچێ خۆی عیلاجکە یعنی مەسەلەن زۆربەی ئەوانەی کە من پێم وایە مەسەلەکە ئەوە نییە کە خەڵک مەسەلەن متمانەی بێرەنیە مەسەلەکە ئەمە لە هەموو دنیا وایە زۆربەی زۆری لە ئەڵمانیا زۆربەی ئەو پزیشکان ئەو دکتۆر نەخۆشانەی کە عیلاجەکەین هی وڵاتەکانی خەلیجن ئێخۆ وڵاتەکانی خەلیجیش پێشکەوتون ئەین لەبەر ئەوە قیاز نییە لەسەر سیستەمی دەگوترێت گەشتی تەندروستی باشە باواز دەم پرسەبین بینەوە سەر سنتەر و نەخۆشخانە تایبەتیەکان خەریکی ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵک سنتەر دەبتەوە بە ناوی سنتەری ئەمریکی سنتەری تورکی سنتەری ئێرانی ئەمە هەنگیتان چۆنە لەگەڵ ئەم سنتەرانە ئەمانە چەندە جێگای باوەڕن هاوڵاتێک بچێتە ئەو سەری کە با من شتێکت پێ بڵێم ئێمە لە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی پلانمان هەیە و بەڕێوەبەرایەتی پشکنین و بە دوواداچوونمان هەیە و لە هەموو دەوائیرەکان هەمانە زۆربەی زۆری هەرە سنتەرەکان ئێمە مۆڵەتمان پێداون و ڕێنمایی پێویستمان هەیە بۆ ئەو بابەتە بەڵام ناوەش هەندێک سنتەر داخین هەندێک سنتەر سزا ئەدەین هەندێک سنتەر ئیجازەی بۆ تازە ناکەینەوە چونکە زۆر جار کاری هەڵە دەکەن زۆر جار کارە هەڵەکە لەوانەیە دکتۆرێک لەو سنتەرە بیکە یا زۆر جار سنتەرەکە بیکە ئەمانە بە پێی ئیمکان ئێمە بڵین ئیجراعاتمان هەیە و جنانی تایبەتمان هەیە ئەگەڕێن بۆ پاکوتەمیزی ئەگەڕێن بۆ نرخ ئەگەڕێن بۆ جۆری نەشتەرگەری و ڕۆژانەش هاوڵاتیان سەردانمانەکەن هەر کەسێک گلەی هەبێ ئێمە لیژنەی یاسایی بۆ دروستەکەین و هەموو لیژنەیەکی یاسایی لە وەزارەتی تەندروستی نوێنەری داواکاری گشتی تایە محکەمەی حاکمی تایە لەبەر ئەوە من پێم وایە من ناڵێم ئێمە وڵاتەکە هەمووی ڕێکە و هیچ هینێک نییە بەڵام چاودێریشمان هەیە لیژنەی پشکنینمان هەیە و ڕۆژانە بەدادەچوونەکەین و ئێستا ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە خەریکی پرۆژە بڕیارێکین بۆ دانانی غەرامە بۆ دانانی ئەوەی کە ئێمە لە جیاتی ئەوەی کە دای بخەین و ئەم بێت و ئەو بێت ئێمە سیستمێکی غەرامە دانین بەو سیستمی غەرامەیە هەم ئەتوان ینی بەسێن پێوترێ مەنی پەنشمێن هەم ئەشتوانین ئێمە لەو سیستمی غەرامەیە
هەندێک لە داهاتی وەزارەتەکەشمان زیاکەین. باشە دکتۆر لە 2012ەوە تاوەکو 2017 و تاوەکو ئێستاش بەڕێستان بەرپرس بوونە لە مەسلەی دەرمان لە هەرێمی کوردستان. ئێستاش ئاماژە بەوە دەدرێت چەندە لە بوارەدا کوالیتی کۆنتترۆل دانراوە کۆمەڵێک هەنگاوی باش چۆتە پێشەوە بەڵام کێشە هەر بەردەوامە. طبعاً کێشە هەر بەردەوامە. دوازانیاری ئەوەیە ئێستا نرخی دەرمان لە هەرێمی کوردستان لە زۆربەی شوێنەکان بەرز بۆتەوە. با من هەندێک ئەگەر ئەمە بۆ دباسکەم. من حەزەکەم ئێمە لە ساڵی 2012 لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم ئەو کاتە وەکو ئێستا لە ژنێکی چاکسازی دروست بوو. ملاحظاتی زۆریان نووسی بوو لەسەر دەرمان. من ئەو شتم تەڕح کرد بەڕێز سەرۆکی ئەنجومەن وتی حەزەکەم تۆ لەسەر دەرمان ئیشکەیت. لەو ڕۆژەوە من لەسەر مەلەفی دەرمان ئیشم کردووە. لە ساڵی 2012 مانگی 4 2012 حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی نەیەتوانی تۆزێکیش فەحسکە پاراستۆلێک فەحسکە. ئێستا من شانازی بە کوالیتی کۆنتترۆلی هەرێمەوە دەکەم کە ئەتوانین مانگانە 600 جۆر دەرمان فەحسکەین. و ئێستاش هەر لە پێش مەسەرەن هەر لە بەرەو پێشچوونین مەسلەی لوقاحات، مەسلەی هۆرمۆنات، مەسلەی مختبەری حیوانی ئەنیمەڵ ئینکوبیتەر ئەوە هەر وردە وردە خەریکین. ئەمە یەکەم تەمان بە اعترافی من نییە بە اعترافی زۆربەی ئەوانەی کە زیارەتیان کردو. دووەم ستیکەرمان لەسەر دەرمان داناوە جۆرە سیستمێکمان داناوە کە عالەمی کوردستان و کە خەریتەی کوردستان و کە لۆگۆی وەزارەتی تەندروستی لەسەر هەموو پاکەتێکی دەرمان کە ئێستا سندیکای دەرمانسازانی عێراق ئەیانەوێ خوتوەکەی ئێمە برێنەوە. شتێکت بۆ بژێڕمەوە لە کەمپی دارەشەکە لە کەمپی ئەمەی حەسەن شام بووین وەزیری تەندروستی عێراق سەیدەلانیەک پێی وتی ئەوەی لەگەڵ یابووتی ئەمە چۆنم دەرمانیان کڕێمە فەحسی نییە. وتمەوە دەرمانە چۆن فەحسی نییە و لۆگۆی وەزارەتی تەندروستی پێوێ سەیری کرد عاجباتی لاوتی ئەوەی لۆگۆتان هەیە وتم بەڵێ ئێمە لۆگۆمان بۆ هەموو پاکەتێکەیە. مەسەلەی نرخ ئێمە ئەوە دوو جارە خەریکی نرخین بەڵام هەندێک ئاستەنک هەیە لە وەزارەتی تەندروستی گەورەترە. باشە ئێمە من حەزەکەم ئەم دوسێ دقە مەجال بدەین. ئێمە ئێستا ئەگەر بچیتە بازار سەی هەفتای دەرمانەکان کوالیتی کۆنتترۆلی هەیە سەداسی نیەتی و بە قاچاغاتوە. ئێمە هەر خەریکین ئەم دەرمانداخین ئەو سەیدەری داخین بەڵام ئەمە بە قەناعەتی من وەکو وەزیری تەندروستی وەکو ئەوەی کە من 20 ساڵە لە کارژێری تەندروستیا کارەکەم من لە کۆبوونەوەی یەکەمی ئەم ساڵی ئەنجومەنی وەزیران بەرنامەی ساڵی 2007 این کردو کە بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتیش زۆر بە سنگفراوانیەوە ینی بڵێ پەسەندیان کردوتیان حەزەکەین دعمتکەین و بۆت بکەین. یەکیان دانانی کۆمپانیای گشتی میری بۆ هاوردەکردنی دەرمانە. من پێم وایە ئەگەر ئەم کۆمپانیایە حکوومەت سەرپەرشتی بکە و دەرمان حکوومەت بیهێن ئێمە دوو معمەلی ناوخۆیمان هەیە و هەردوو معمەل ناوخۆیەکە هینیان هەیە بەڵێ ئەتوانین مجموعەیەک دەرمان مەسەن ئێستا ئێمە لە بازارە کێشەیەکمان هەیە مەسەرەن چەندەها نەوع حەبی پاراستۆڵ هەیە چەندەها نەوع ئەمۆکسیل هەیە بەڵام ئەگەر تۆ بیتە واقع تۆ ئاوا مێدیکات هەیە پایۆنیرت هەیە لەگەڵ هەندێک جۆری دەرمانی تری براند و جێنریک بەسە ینی ئەم هەموو ئیسیرادا ئێمەش ناتوانین کۆنتترۆلی بکەین. بەڵێ هەمانگی گرفت چێت لەوەی کە ینی ئەو پرۆژەی ئێوە کە باسی لەوە دەکەن دەبێ حکوومەتی میری دەرمان بکڕێ بۆچی نێتە بواری جێبەجێکردن بەڵام خۆ ئێمە سەیریکە ئێمە ئەبێ تۆ شتێک هەیە پێوترێ ئینفراستراکچەر بنیەی تەحتی چییە؟ مەسەن من پێم وایە ئێستا کوالیتی کۆنتترۆل مؤهلە من ئێستا کوالیتی کۆنتترۆلەکەم ئەتوانێت سەینەوەی دەرمان فەحسکە. جاران لەم هەولێرە وەزارەتی تەندروستی مەخزەنی دەرمانی نەبوو پارەمان لە حکوومەت وەرگرتووە لە پارەی نەوت ئەو مەخزەنی دەرمانمان خەریکە تەواو بێ. مەخزەنی گەورەمان لە سلێمانی هەیە مەخزەنی گەورەمان لە هەولێر هەیە. ئێستا ئێمە بنیەی تەحتیمان معقولە کە ئێمە کۆمپانیای هاوردەکردنی دەرمان بێنین و ئەم کۆمپانیای هاوردەکردنی دەرمان لە 150 بۆ میری دەبێت لە 149 بۆ خاوەن پشکەکانە بێ چ خاوەن سەرمایەدارێک چ خاوەن کۆمپانیایەک ئەفەرمێت بێت بازرگانی دەرمان بکات تەمان ئەمڕۆ من قسەم لەگەڵ دەست پێ دەکەم ئەمڕۆ لەگەڵ دکتۆر ئامانج قسەم کرد دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانە و پیاوێکی پسپۆری یاسایی و شارەزایە وتی یەک هەفتەمبەرێ بۆ دڕێخەمەوە من پەیڕەوی ناخۆکەم نردوتی بۆ دڕێگەخەمەوە بۆی کە ئێمە قسەی لەسەر بکەین و بۆی ئێمە بڕیاری کۆتایی لێ بدەین. کەواتە بۆ لە مەودووە بازرگانیکردن بە دەرمان لەلایەن ئەو کەسانەی کە پسپۆرنین و بەبێ ئاگاداری حکوومەت قەدەغە دەبێت. ئینشاءڵڵا ئەگەر ئەو شتە بچێتە بواری جێبەجێکردنەوە من پێم وایە ئەوە حەلی چۆن مەسەلەن تۆ
نەخۆشیەکەی ئەبێ بنە بڕیکەی من پێم وایە حەلی ئەمسەل بۆ بازرگانیکردنی دەرمان و بۆ نەهێشتنی گلەی هاوڵاتیان و بۆ نرخ من شتێکت بۆ باسکەم مەسلەی نرخ کە گرانە خەتای ئێمە نییە ئێمە هەرێمێکین لە وڵاتێک کە بە درێژایی مێژوو زوڵممان لێکراوە مەسەن ئێستا تۆ بڕۆ زۆربەی زۆری وەکالەتە مهمەکان بەدەست خەڵکی بڵین ئەوانەی کە کورد نین تێمەگەی و بەدەست تەبەقەیەکەون مەسەن یاخود بەدەست ئەوەیە کە خەڵکی بەغایە بە کەیفی خۆی سیعرەکەی دائنێ یاخود کابراایك لە میسڕەوەیە دەڵێ کاکە من وەکالەتی ئەم شەریکە عالەمی وەرگرتووە ئەم دەرمانە من ساخیەکەمەوە لە کوردستانە تێگەی ئەچی قسە لەگەڵ شەریکە عالەمیەکە ئەەکەی ئەڵێ کاکە بەڵێ من وەکالەتەکەم داوەتە ئەو ئێستا ئێمە خەریکین لە تورکیاوە دەرمان بێنین ئێمە وەزیری سەحای تورکیا زۆر لەگەڵمان هەماهەنگە بەڵام ئەویش ڕوڵی خۆی هەیە ئەڵێ ئەمە تجارەی عالەمی و ڕوڵی هەیە وتوانە کوردستان هەرێمی کوردستان لەسەر تورکیانیە لەسەر ئەو شەریکەیە ئەمە ئێستا مەسەن بۆ نمونە 20 شەریکەی عالەمی داوایان کردو من ببینن بۆچی من ببینن چکا من پێم وتومە ئەو نرخەی کە ئێوە دەرمانی پێ ئەفرۆشن ئەبێت ئەو نرخە بێت کە لە لوبنان و لە ئوردن پەیڕەویەکە ئەوان ئەڵێن ئێمە بۆمان دەرنایێنێ وتم دەرمانەکەمە هەیە بەستیانە زیاتر بە ینی بەگرانتر بە هەرێمی ئەنجا ئەوەی مەسلەی دەرمانگرانیش من لەگەڵ سندیکای پزیشکانە نرخەکانم داناوە سندیکای پزیشکانی ددان وە سێ جار کۆبوونەوەم لەگەڵیان کردووە وەجاری ئەخیر لەگەڵ پارێزگاکانە کردومە پارێزگاکان نوێنەری خۆیان نار پارێزگای هەولێر دوهۆک سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕانیە وتیان ئێمە متابعەی بازاڕەکەین بەڵام هێشتا دیارە ئەوانیش نانتوانی وەکو پێویست ئەو کارە برن بڕێوە زۆر باشە دیارە مەسلەی دامەزراندنی دکتۆر و فەرمانبەران لە دام و دەستگاکان یەکێکە لەو پرسیارانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسی لێوە دەکرێت ینی کێشەی دکتۆران هەبوو ئەوانەی کە ئەو قوتابیانی کە دەرچووی زانکۆی پزیشکی بوون تاوکو ئێستا دانەمەزراون بەشێکیان دەوامیشیان دەکرد لە نەخۆشخانەکە ئەوە بەڵێ ئەو سوالێکی جوانە و ئێمە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە بۆمان باس کردوون کە ئەمە یاسای پلەبەندی پزیشکیە و دەبێت ئەو خەریجانەی پزیشکی ددان دەرمانسازی پەرستارانی زانکۆ دابمەزێن و ئینشاءڵڵا بەم نزیکش من گەشتبین و ئینشاءڵڵا بەش بە حاڵی خۆم حەلە بێ پرسیاری دیکە باسدەوە دەکات کۆمەڵێک فەرمانبەر بە گرێبەست لە وەزارەتی تەندروستی کاریان کردووە ئەوان دادەمەزرێن یاخود گرێبەستەکانی خۆی گرێبەست سیستمێکی حکومی هەیە خۆی ینی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سیاسەتێکی هەیە یەکەم دوونەوە گرێبەست هەیە لە هەرێمی کوردستان یەکیان گرێبەستی گەشەپێدانە ئەوی تریشیان گرێبەستی بودجەی ئاساییە بەپێی یاسا بەپێی ڕێنمایی وەزارەتی دارایی هەر 3 ساڵ بەسەر ئەو فەرمانبەرانەیە بڕوا کە لەسەر بودجەی ئاساین ئەبن بە هەمیشەی بەڵام ئێستا بەهۆی قەیرانەوە ڕاگیراوە من پێم وایە گەرم قەیرانە حەلبی ئەم شتەش حەلە بێ بەڵام ئەوەی گەشەپێدان ئەبێ ئێمە دانوستانێ بکەین لەگەڵ وەزارەتی داراییە بۆی ئەگەوەی گەشەپێدانیش وەکو ئاسایی حسابی بۆ بکرێ بن حەزەکەم شتێک بۆ هاوڵاتیان باسکەم لەسەر کارنامەی 2007 ئەگەر بە کورتی باسی بکەی زۆر ئێمە لە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی وەزیراندا کارنامەی وەزارەتی تەندروستی یاخود ئەو خاڵە گرنگانەی وەزارەتی تەندروستیمان باس کرد بۆ ساڵی 2007 دیارە یەکەم شت کە من ئەمەوێت زیادکردنی داهات ئەمەوێت لە ڕێی دووشتەوە بکەم یەکەم گومرگ و زەڕی بەخستنە سەر داهاتە زیان بەخشەکان بڵین بەروبوومە زیان بەخشەکان وەکو جگەرە وەکو کوحول وەکو نێرگەلە کە ئەمە نەک لە کوردستان هەیە لە زۆربەی وڵاتانی دنیا هەیە و زۆربەی وڵاتانی دنیا یەکێک لە داعیمەکانی یەکێک لە بڵێن فیدەرەکانی سیستمی تەندروستی و سیستمی تەمین سەحی ئەوەیە دوام زیادکردنی هەندێک داهات لەسەر هەندێک خزمەتگوزاری کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە نەبێ من نەزانم ژیانی هاوڵاتیان بارگرانی لەسەرە لەبەرەوە لەم مەرحەلە ئێمە ژیانی هاوڵاتیان ئینتاکەین هەندێک خزمەتگوزاری کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان نییە سێم تەقویەکردن و بڵین یەکەم ئێستا ئێمە مختبەرێکی خۆراکمان هەیە مختبەری خۆراکی مرکزی لە هەولێر ئەوە بەکاری بخەین و تەقویە بکەین دووەم لەسەر مەرزەکان ئێمە بەڕێز سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆک ڕەزامەندیاندا کە ئێمە بۆ هەندێک مەرز هەندێک جیهازی باشەکەی خۆراک بکڕین ئەو پرۆژەی ئێوە لە سەدا چەندی پێداویستیەکانی دارایی وەزارەتی تەندروستی دابین دەکەن من پێم وایە ناتوانم بڵێم لە سەدا چەندی بەڵام یعنی شتێکی باش ئەبێت بۆ ئێمە شتێکی باش ئەبێت بۆ ئێمە چکا بۆ ئەمە حەقی خۆشمانە مەسەرەن
هەندێک کارگە هەیە زەرەر بە کارکانی چیمانتۆ و کارگانی پترۆکیمیاوی وەکو ئەو ماوادانە زەرەر بە تەندروستی وڵاتیانە گەیەنێ مەسەن لەبەر ئەوە مەسەن کابرا کە جگەرە ئەکێشێ مەسەن لەسەری نووسراوە جگەرە کوشندێ و تووشی نەخۆشی شێرپەنجە دەکا کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو ئەبێ من بای هزاران دلار دەرمانی بە کەواتە هەم بۆ ئەو باش و هەمیش بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیانیش باش دەبێت گەر باز بکەوێتە سەر جگەرە کێشان دکتۆر ڕێکەوت ڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس کاتی خۆتان زۆر سپاس بۆ تۆ زۆر دەست بینەرانی بەڕێز دەچینە ناو بڕێک و دواتریش دۆسەی دووەمی تەوەری باسی ڕۆژ دەکەینەوە. بیسەران و بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن جارێکی دیکە سڵاوتان لێبێت تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە کۆبنەوەی ئەستانە کە لە پایتەختی کازاخستان بەڕێوە دەچێت سەبارەت بە کێشە و گرفتەکانی سووریا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستانەوە ئیبراهیم بڕوو سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی کورد ئەنەکەسەل لە سووریا لەگەڵمان دەبێت. بەڕێز ئیبراهیم بڕوو بەخێر بێن بۆ باسی ڕۆژ دەستپێکی دخوازم ینی بەوە دەست پێ بکەم جوینە ئەستانە چەوە کاریوی بەڕێوە دەچێ ئایا داخوازیە کورد ئنگۆ باسکردینەتان نوکە؟ سپاس کۆمبوونێ ئەستانە ئیرۆڤێس بەهێ دەست پێکرە شاندا گەچووی کۆمبوونێ تەنێ شاندا عسکەریە بەری ئەمبێژی دیتنامە ji vê şandêrê ew bû ew ê tenê şanda eskerî danûstendinê bike kombûna istana hatî çêkirin li ser daxwaza Rûsya û Tirkiya got aliyên leşkerî bên ji bo gilhev bikin ew û rejîma Sûrî li ser berdewamkirina rawistandina şer. Îro ji şevê de hinek astengî hebûn îro jî kombûn dest pêkirin heta vê kelîkê jî hîn kombûn berdewam in ew ê sibe jî bi dawî bibin ew kombûn heger bigên encamekî li ser berdewamkirina rawistandina şer ew ê daxuyanî kombûn çawa berêwe çû ئایا بەحسێ کورد هاتینە kirin digel layinin beşdar bû ya xud ne؟ li kombûnên navbera rejîmê û şanda leşkerî çê dibe tu tiştekî siyasî li ser tevayê Sûrî ne li ser Kurd ne li ser Ereb ne li ser meselê mirovayetî ji hetan li ser girtiya û li ser derbazkirina alîkariyên mirovatî jî ew xwe jî hîn nehatine behskirin tenê li ser deverê gişer lê hene çawa ew dever bên parastin çawan wê şer li wan dera bên rawistandin kî wê garantiyê bide ji bo berdewamiya rawistandina şer ev pirsa tê kirin ji bo mesela Kurdî wê li Kubê behs kirin heger kombûnê esîtana berdewam kirin di rojên didê û rewşê siyasî hatin axaftin hingî şanda siyasî em du kes ji encumena niştimanî Kurdî tê denê hingî em ê di hundirê rewşa Sûrî de behsa rewşa Kurdî bikin aniha tu derfet ji bo danûstendinê siyasî di roja îro de û sibe de bi dawî bê kombûna pêşiya astana û dibijî ge kombûna astana li xwe li vê derê bisekine tevlî civatên cinêfê de di rojê bê dibe ew jî a bêhtirge yanî kar ji wêr tê kirin. Baş eger kombûna astana zêdetir danûstanên eskerî serbazî ye yanî danûstanên siyasî niye gelo bejdariye we bejdariyeke şiklî ye lazim nebû yanî ئەمە وەکی کورد هەر کۆمبوونێکی ji بۆی سووریا چێ ببێ گرنگیا هەبوونامە تێدا هەیە ji ber
ئەم وەک بەشێکی ji خەلکێن سووری چ کۆنفرانسێکی چ کۆمبوونێکی لە چ دەڤەرێکی دنیای چێ ببێ هەگەر ئەم کورد لێ ئامادە بن تو شتێکی gelekî gireng e. Yek jê em dizanibin çi diwan kombûna çê dibe ya din ne tenê danûstendinê ê fermîgî çê dibin dunya tev de tê wê deverê dibe derfetek em karibin têkiliya bi xelkê bikin dîtina bikin aniha li van rojê çûyî de me gelek balyoz û nûnerên dewletên Ewropî bi taybet dîtin medkarî bû nerînê xwe ji bo rewşa Sûrî jî ji bo rewşa Kurdî jî em bi zelalî bigînin wan û ew rojê bê jî heger aniha tenê meselê serbazî û leşkerî de tê axaftin lê heger hat xwastin demek din ev kombûn rûnên û meselê siyasî cî biaxivin heger em aniha ne tê debin rojê bê jî em ê ne tê debin. Hebûna me niha dihêlê garantiyekê di demê bê de jî heger berdewamiya kombûnê îstana çi li îstana çi deverek de çêbûn em wek Kurd di beşê siyasî de tê de hazir e. باشە ئەنگۆ دەبێژن ما وەکی کورد کارینە بەشداری van civîna بکەین بەس هەمی دەزانین ئەنە کەس لە ئەرزێدا لە تاخێ سووریادا ینی جەیەکەوی نینە ینی ڕۆلەکەوی سەربازی نینە ینی ئاخافتن لەسەر هێزین سەربازیە ینی بدیتناوە ئەو کەس باشتر نەبوو بەشداری van civînê بکە کە هێزین çekdarîwî hene li Rojavayê Kurdistanê wekî tevdem? Hazırbûn û nehazırbûna tevdem ne destê me de yî yanî ew berî niha jî çi konferansek çi civînek siyasî yan serbazî jî çêbûyê belkî bi zehmetî yan jî cihê xwe tê nedîtine ji ber her wextekî hemû aliyê opozîsyonê ew ê nabînin beşek ji opozîsyonê yê tenê derfetê dibînin ki bi rejîm re hazir be ew jî zehmet li xwe dibîne ki di nav şandê rejîm de bê di konferansa de kombûna de hazir be ji ber wilo jî çi kesekî gil ser aliyê rejîmê tê hesêb kirin derfet tune bû ki di van şandê opozîsyonê de amade bibe lê heger wextek were her kesek cihê xwe di rûniştina bibîne çi aliyên leşkerî yan aliyê siyasî yên civatê gelek alî çê bibin ew hingî dibige hazir bibin lê tenê civatê du alî tenê rejîm û opozîsyon be heta niha tu şans tune tu firset tune gê hazir bibin di wan civata de illa gê di civatê aliyê rejîmê de hazir bibin beşek bin ji şandê rejîmê dibige hinkî derfet hebe. Başa hûn dibêjin me nûnerayetî Kurd dikin li van civînî de bes hemî kes dizanî nizîkiya we digel Tirkiye zêdetir e eger berawerd bikin digel Îran û Rûsya. Ngo vê civînî de yanî ew demî ke li Astana hen karîne digel şandê Rûsya şandê Komarê İslamî Îran biaxavin wekî nûnera Kurd? Her wextekî danûstendinê me bi Rûsya re danûstendinin başin li pêşin berî niha me wek Encumena Niştimanî Kurdî du caran sê caran em me ziyareta Wîzareta Derve ya Rûsî kiriye di her wextê de em balyozên Rûsî li welata dibînin em konsilê Rûsî dibînin danûstendinê me bi Rûsya baş lê heta vê kêlîkê me tu danûstendin bi aliyê Îranê re nekiriye û îro xwe jî hinekî astengî li pêşiya kombûna îro çêbû ji ber şanda opozîsyonê jî hinekî qebûl nedkir ge danûstendinê yan jî rûniştinê bi şanda Îranê re jî bike lê diyar e gi Tirkiye û Rûsya li gel Îranê şirîkin di vê kombûnê de ji ber wilo jî Îran îro di şanda avekirina civînê de amade bû sibe jî aniha reşpelekek ji boî daxuyaniya dawîbûna vê civatê belav dibe ew reşpelekî nehatiye cî negirtiye
لێ دیارێگە وێ نەدۆ عالی بێ وێ سێ عالیێ گل سەر وێ ڕەشپەلکێ باش ئەمزە بکەن رووسیا و ترکیا و ئەیرانی gelek dibêjin Tirkiye harîkariyê wek kirdiye beşdariyê van civînan bikin li beramber de ngo peyde wekî terorist naz bikin. Çawa Tirkiye peyde wekî teror naz dike ngoş wisa yanî peyde wekî teror naz bikin. Defwe peyde teror e rêxraweke teror e hêzekî teror e li Rojavayê Kurdistanê وەک یعنی لە ئاژانسێ ئەنادۆڵی هات بووە بەحسکردن لەسەر ناوی بەڕێستان ئێمە دەستپێکێ دێ ئەم وەک ئەنجمەنە نیشتمانی کوردی ئەم تێکیلیێ بە هەموو ئالیین ناودەولەتیر دەکەن ji بۆ هەر کۆنفرانسێک ji بۆ سووریا چێ بەم حازر بن یادن جهێکی مەی تایبەت دە ناو ئۆپۆزیسیۆنا سووریێ هەیە ji aliyê Tirkiye de ne ji aliyê tu deverê de jî ji me nehatiye xwastin ge hazîrbûna me amadebûna me di konferansekî de li hemberge em nerînekî ji bo wan ji bo PYD bidin. Tişta ge belav bû di Ajansa Anadol de min bi xwe jî li ser rûpela xwe yî Facebookê derxist tişta ge li ser ewa Anadol jî derketî tişt her gotinekî di nav du kevana de a wê ajansê bû. من هەنێک گوتنێ گوتنێک درێژ دە gelek ragihandinare û لەگەل کوردستان 24 لەگەل ڕۆدا و لەگەر ئۆریەنت لەگەر لەگەل جززیرە عەربی لەگەل جززیرە ترکی ئینگلیزی gelek ئەو دانوستندنێ me çêbûn me dizanî bû me çi gotiyê tenê hinekî xwastin yanî kesê girêdayî li ser aliyê peye dede hinekî ew manşêta Ajansa Anadol bi kar anîn ji bo dijî hebûna me pêk bînin lê cihê xwe negirt wan behwerin milletê me dizanin û me naz dikin wek encimena niştimanî Kurdî her wextekî karê me ew ge em ji bo doza milletê Kurd kar bikin ne em hatine şerê hevdû bikin lê dema gek xelkek ji me pirsê li ser rewşa herêma Kurdî em hingî mecbûrin راستیە هەرێما کوردی بێژن جارنا کوشتن چێ دەبێ گرتن چێ دەبێ خستن چێ دەبێ پێلکردنا ئالا کوردی چێ دەبێ دژی سەرۆکن یان سمبولên milletê Kurd زۆر باشە tênkirin ev tev de bi deha zindana de xelkê me serkirdayetiyê me em mecbûrin wan tişta bêjin باشە ئەگەر ڕێکەفتنەک هاتە چێبوون لە ئەستانەیە ینی هون dikarin li Rojavayê Sûriye ew rêkeftin bêne buwarî cêbecêkirin yanî demekî da yanî destala destî tevdem daye ew astan niye bûye ew rêkeftina aniha li Astana çê bi rêkeftinek eskerî dibin girantiya dewleta de yî ew dewlet di bahweriya me de karê gilpêşiya wan heger rêkeftinek çê bibe wê bibin Meclisel Emin biryarekî têr derxin ew biryar gir Meclisel Emin derket hingî aliyê qebûl neke ew ê hinekî li hember wî tiştna cezana bistînin di wê demê de ez bahwer dikim ne tenê opozisyon ne rejîm tenê ne hemû aliyên leşkerî mecbûrin gê qebûl bikin بەڵێ پێم وایە ئەیتفۆنەکەی گوێت بەر بۆتەوە نازانم چەندە دەتوانی گوێبیستی من بی بەڕێز بڕۆ گوێبیستی منی بەڵێ dibihîzim ew hinkî باش باشە ینی محەممەد علوش بازدەوە دەکا پێدا بە شێوەیەک لە شێوەکان گرێدراوە بەرژەوەندیەکانی گرێدراوە بە بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەم قسەیە ینی ئەم ئاخافتنە چەندە ڕاستە وەسا دەبێژی بەڕێز محەممەد علوش دەبێژی پێدە دیگەل ئیران بەرژەوەندیان تێکەل دیگەل یەکە یعنی گۆ دکارن لە داهاتوو
دکارن وەکی حزبەکی ینی ئەنەکەسە وەکی ئەنەکەسە دکارن دگەل پێدا سیاست بکەن بەیەکەوە ڕاکەن. ڕاست دگوتنا سەرۆکێشاندا لەشکری دێ گوتنێک بڤی ڕەنگی هات ئێمە وەکی ئەنە کەسە ئەم نکارم بەرەوانیە دەبەر هەنێک کارێک پەیەدا دەکێ ئەم بهێوینن ئەو کاربن بەرەوانیت بەرخۆت بکەن کاربن ژ خەلکێر بدەن خویانیکردن ئەو تشتێ لەسەروان تێن گوتن نەڕاستێ ینی پر جارا ئۆپۆزیسیۆن ژمارە دەبێژێ دەماگێ هەنێکی لەسەروان داخوێ دەبێژێ ڤ فلان وەختێ وەدا خویانی دەرخستنێ هون کوشتنێ هون گرتنێ هون دەرخستنش عردێوە خەلکێوە زەحمەتیات بینن ئاستەنگات بینن ji ber wilo jî hinekî zehmeteke em berdevkê wan bin di van meselê yanî gilser wan bi xerabî tê gotin em hêvî dikin ew karibin roj bi roj xwe xelkên naskirin bidin qebûlkirin bidin van karê dikin nema bikin xelk wan bi rengekî din nas bikin. Başa gelek car dibêjin li çarçeveya bereyê opozisyonê Sûriya yanî eger rêkeftinek çê bibî ئەنەکەسە دکاری پێشمەرگێن ڕۆژئاوا جارێکی دن ڤەگەڕینیتە ڕۆژئاوای کوردستانê dikarin wisa karekî wisa bikin. بێگومان پێشمەرگێ ڕۆژاوای کوردستانی خەلکی ڕۆژاوای کوردستانینێ ئەس بەهوەرم هەر کەسێکی خۆکیری پێشمەرگە نش بۆ پارتیەکی نش بۆ شخصێکی خۆکیری پێشمەرگە ji بۆی خاکە کوردستانی ji بۆ بەرەوانیە بەر کوردستانە سووریێت بکە و ئیرۆژی بە ئەرکێ خۆڕا دەبن لە هەرێما کوردستانە عراقی لە دژی داعشی شەڕکی دکن و شەهیداش دەیتینن برینداراش دەیتین ئێمەژی وەک سیاسی ئەم کار دەکەن خەلکێ ناسکردن بدن گەهێزێکی لەشکەری مەزن بە تەدریبێکی خورد هەیە و ئامادەی کیژانکێلیکێ دەرباز بێ و لەگەلک ئالیاژی ئەو کارتێکردن نەتەنێ بۆ ئۆپۆزیسیۆنی ڕێب ئالیێ ناودەوڵەتی ڕێب ئالیێن چ کەسێکی عەلەقدار بە ڕەوشە سووری هەبێ ئەو تشت ڕۆژانە تێن ئاخافتن. بەڵێ بەڕێز ئیبراهیم برۆ سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی کورد ئەنەکەسە لە سووریا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستانەی پایتەختی کازاخستانەوە لەگەڵمان بۆی زۆر زۆر سوپاست دەکەین. سپاس. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.